جیوای هەر جۆر بۆ هەناسەیەن کێ گوزەریۆ چەشا چەخەمین چەپەش و چێوەش ئیڕوانە گوزەریۆ هەر ئیڕوانە مەتاوە مەعنا باپژی وایە پۆکی هەر جۆر هەن گوزەرنە سەخت مەگێرە ئیڕوانە سەخت مەگیری ژیوای هەر جۆر بۆ دیسان ڕوە کامەلە گوزەریە هەر ئیڕوانە مەتاوە با بیروری شادی غەمگی جەبیۆ تۆ سەخت مەگرە ئیژیوای حتا سەختش کرین مەگوزەریۆ شکر و گزار بە ئیڕوانە کە تاوی هەناسە کێشی سەخت مەگرە ئیژیوای دەلیە بە تاوی دڵوەشکەری هەرچی و پۆڵ نیەن تا هەرچیوی بە پۆڵی وینی مەگر بنیام چنگە دەفەتەر تاو ئیژیوای تەجروبە کەرۆ سەخت مەگرە ئیژیوایە ئاخر ڕوویە گرتمە من مچیر و خاکی وینە دۆر و بەریەکات عەزیزای هەنێ دۆر بەرتەنە گیا ڕۆمەتاوی بەوی نەشا وزەی تازە گیرینە تۆ ئامەی دلێ ژیوای من بێ بە مەعنا بەخش و ڕواکام خێر بەی دلێ ژیوای من کێ تاویم دل وجود تۆ بێزووە ئەسکۆل تەنە من فرەی فراوان وت مەزانی ڕوامە بەبێتەوە وەشەن وەختیە منی مەوینانە پەنەماچای نەبنیامە کو جارانی بەوە سەختش مەگێرە هەر جۆر بۆ ئیڕوانە گوزەریۆ مهم ئانەنە دڵێ ساف و سادە دلێ وجودی تەنە بۆ بێ دلێ جامی قارەمان داستان من ئاکەسەنە کە دلێ جای مەوینی وت بینەوە بزانەکینی نەوینەت کێ خەمباروی بە چەپت بۆ قسە و خەڵکی با هەرچێ ماچا پێوی شاواچە مهم ئانەنە ژیوای وێتەن بە وت کۆتەن کێ چەنی گوزەرمی بەڵام هۆشێک نەشۆ ئیڕوانە کێ چەنی بێ و چەنی گوزەریە بشناس ئاکەسانە لاتەنە بێنەوە ئاکەسانە وەخت و سەختی جەلاتەنە دوێ خڵواتەنی ڕفقانە بێ کێ مش نەفەڕای مش چا کردووە وەگەرنا ڕفق فێک فرە هەنێ تا وەخت وەشی لامەنە بە تەواکی دنیا پەڕەنجە دووە ڕەنگی بەڵام تۆ تاوەی یەک ڕەنگ بە وێنەکەشیە بە کێتای بە جوانی ڕەنگ پاشی ئەو ژیوای جۆری بە ژیوە کێ گرت کەس بە بێشان نازی کەرۆ سەخت مەگرە ئی سەختیانە تا تاوی جەناح و دڵی دووە وەش حاڵ بە